سی و 4 ساڵە تووبە حەمەد ڕەشید بەو هیوایەیە ڕۆژێک بە کوڕەونبووەکەی شاد بێتەوە. هاوڕێنوەریش کۆڵان بە کۆڵان بە دوای شوێن پێی ونبووی دایک و باوکیدا دەگەڕێت. نە تووبە نە هاوڕێ بێ هیوا نەبوون، بەڵام لە هەوڵەکانی حکوومەت بۆ دۆزینەوەی چارەنووسی منداڵە ونبووەکانی هەڵەبجە بێ هیوا بوون. تا ئەو کاتەی ئەمرم هەر بە هیوا بە قوربان. ئەرە وەڵا هەر بە هیوام چونکە نە جەنازەیم بینیوە نە قەبریم بیوە هیچیم نەبینیوە بە قوربان هەر بە هیوا. لە گەڕان بەردەوامم خەریکی کاری کەیسەکەی خۆمم، بەڵام کەیسەکەم زۆر بە سستی ئەڕوا. داواکارم لە حکوومەت یاریمی کوردستان، داواکارم لە بەرپرسانی هەڵەبجە نەختێت جوڵە بە کەیسەکەم بکرێ. خوا لێ ئەڵێن مناڵێ دۆزراوەتەوە من ئاوای تر پێشلەکەمم دەشکم تەلەفۆنم بۆ بکەن بڵێن ئەمە کوڕەکەی تۆیە. ئارە وەڵا هەر بە هیوان بدۆزێتەوە، یعنی بینایانەوە کوڕی من. ئارە وەڵا لە خەستەخانەکان ئەڵێن سستەری هاتووە بردوێتی توێتی ئەلعانە تێرمی و ئەو بردنە بردوێتی نەیهاوردۆت. ڕێکخراوی منداڵە ونبووەکانی هەڵەبجە باوکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان لە ڕۆژی جیهانی منداڵانی ونبوودا دیدارێکی تایبەتیان لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ڕێخست. داوایان کرد حکوومەت لە ئاست گەورەی خەمی قوربانیانی جینۆسایدا بێت. گەورەترین گرفتی ئێمە ئەوەیە کە ئێمە 74 ئایلە سامپڵی خوێنمان لێ وەرگیراوە کە کاتێ مناڵێکی بە خۆی ئەناسێنێ و ئەڵێ هەڵەبجەیم ئەگەڕێتەوە. ئێمە سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتومان نییە لە کوردستانە تا بتوانین ئەم کەیسانەی پێ یەکلا بکەینەوە. لە هەڵەبجە چارەنووسی زیاتر لە 200 منداڵ کەنەوەی زیاتر لە 70 خێزانی شارەکەیە ماوەی 34 ساڵە نادیارە. نەبوونی یاسایەکی تایبەت بە پرسی منداڵە ونبووەکانی تاوانی جینۆساید و گرنگی نەدان بەم پرسەیە لە ئاستی باڵای حکوومەتی هەرێم و عێراق گفتو گۆنەکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ دیاریکردنی چارەنووسی منداڵە ونبووەکانی هەڵەبجە نیگەرانی بەردەوامی کە سوکاری منداڵە ونبووەکانی هەڵەبجەیە. بۆیە دەخوازن چیتر حکوومەت لە ئاستەم پرسە گەورەیەدا خەمسارد نەبێت، کۆتایی بۆ چاوەڕوانەی دایکان بێنێت کە 34 ساڵە بە هیوان ڕۆژێک بە منداڵە ونبووەکانیان شاد ببنەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.